کتێبێک کەم کتێبە کتێبێکی یاساییە هەمیشە وتومانە یاسا سەروەرە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە چۆن بە دوای تەواوی ئەو سەرچاوە یاسایانەیە بگەڕین بە تەواوی ئەو بابەتانەیە بگەڕین کە پێیوەستە بە یاسا و بۆ پێوەرانە و بۆ خاڵانەی کە لە ناو یاسایە جێبەجێکرێ بێگومان ئەمەش لەسەر دەستی دکتۆر و پرۆفیسۆرە بەڕێزەکانمان کە ئەتوانن لەسەر زمانە جیاوازەکانەوە یاخود لەسەر ئەوەی کە چەندین بابەتی یاسایی بە شێوەیەکی تر جارێکی تر بە زمانی کوردی دابڕێژنەوە بۆی کە بتوانین ئێمە هۆشیاری یاساییمان هەبێ وەکو میلەتی کورد لەم نێوەندەشدا ئەمڕۆ ئێمە کتێبێک هەیە کە باسی یاسای نێودەوڵەتی تایبەت ئەکا کە ئەم کتێبە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر محەممەد جەلال نووسەر و پسپۆڕی یاسای نێودەوڵەتی تایبەت و هەمان کاتیشە مامۆسای لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی یاسیا بەڕێزیان نەک هەرم کتێبە ئێمە لەمەوە دەست پێکەین بەڵام لای منەوە چەندین کتێب هەیە کە هەر یەکەیان تەواوکەری یەکترن چکە یاسا کۆمەڵی خاڵ و پێوەری تایبەتی خۆی هەیە و لەسەر کۆمەڵێ یاسا و ڕێسای خۆی پەیڕەواکرێ ئێمە لەم کتێبەوە دەست پێکەین و دوجاری ژەچینە کۆمەڵی پرسیارەوە تا چەند گرنگە لە لای خۆمان هەم لە ناوەندا ئاکادمیەکان هەم لە ڕووی یاسا و قانونەوە بتوانین کە چەندین پەرتوکەیە ببێتە سەر زمانی کوردی بۆی کە زیاتر هۆشیارەکە بگاتە لامان گفتوگۆ لەسەرم بابەتاکەین دکتۆر جان زۆر بەخێر بێ بەیانی باش بەیانی بینەرەکان باش سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونێ ئەگەر لەم کتێبیان و دەست پێ بکەین بەس لەمایانە نووسراوە کتێبی دووەم یاسای نێودەوڵەتی تایبەت پێش ئەمە بەرجێکی هاوکەی هەبووە کە من وتم ئەمانەمووی تەواوکەری یەکترن ئەم کتێبە چۆن بەڕێستان کارتان لەسەر کردو کتێبەکان ئەم کتێبانە تەواوکەری یەکن بەرگی یەکەم و بەرگی دووەم خۆی شەش بابەتە گرێتە خۆی ئەم کتێبە سێ بابەتە گرێتە خۆی ناکۆکی یاساکانی دەوڵەتەکانی کە لەگەڵ یاسای عێراقی و بەشی هەرێمی کوردستان سیاسەکانی هەرێمیش و ناکۆکی دادوەری اختصاصی قەضایی و چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگابیانیەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەم بەرگە ئەو سێ بابەتە ئەگرێتەوە لەسەر سێ دەواازەدا بەشمان کردووە تر هەموو شتەکان ئەگرێتەوە مافەکانی هاوڵاتی خۆمان و کەسی بیانی لە مامەڵەکردنە لە بچووکترین شت تا گەورەترین شت هەمووی گرتوتەوە لە معاملاتە زۆر باشە دکتۆر لە فەسڵی یەکەمان باز لە ناکۆکی یاساکانەکات بەڵێ ئەم دەستاژێ مەبەستە لێک چێ ناکۆکی یاساکان ناکۆکی یاساکان ئێمە ئەگەر بە نمونەیەکی ئاسانترین نمونە باسیکەین بابینەر چکە زانیاری هەندێکی هەیە مەسەلەن لەسەر یاسا ئەوە زانیاری بە قووەتی نییە بەهێزی نییە بۆ نمونە مەسەلەن کچێکی کوڕێکی خۆمان ئی هەرێمی کوردستان کچێکی بیانی مارەکە زەواژی لەگەڵەکە بەیانی ئەم گرێبەستە بە چی یاسایەک ئەکرێت چۆنیەتی مەرجەکانی هەڵوەشانەوەی جیابوونەوەی اینجا گرێبەستی هاوسەرگیری شتی کە ئەگرێتە خۆی نەسەب ئەم نەسەبە کێ مناڵی بە ناوی کێ تۆمارەکرێ بەیانی وەسێتنامەیە میراتیە جگەلەوە کە خێزان دروستکرا مامەڵەکردن چۆنە ڕەگەزنامەیان ئەبێ بە یەک نابێ بە یەک نیشنگیان جێ نیشتە جێبوونیان چۆنە چکە لایەنێکی بیانیە دوای ئەوە ئەو لایەنە بیانێ ئەکرێ بە عێراقی ئەبێ بە هاوڵاتی نابێ بە هاوڵاتی ئەمانە هەمووی لە خۆیەگرێتەوە بەس شتە ترسناکەکە مامەڵەکردنە لە ژیانی ڕۆژانە کە مامەڵاکە ئەگەر تووشی گرفتێ بوو چی یاسایە بەرپرسە ئایا یاسای منە ینی ئەوانە زۆر باشە بەڵ دکتۆر زۆر کات ئێمە گەر وەکو هاوڵاتی پرسیارمان لا دروست بەڵچکە لە بەرەوەی لەوانەیە ئەو پێوەر و خاڵانەی کە لە بواری یاساکانە هەبێ ئێمە شارەزانە بین یاخۆ هۆشیاریمانە بێ بەرامبەری بەڵام ئەوانەی کە شارەزان ئەرچی خۆیانە بەڵام هۆشیاری ئەرچی ئێمەیە کە هەمان بێ بەرامبەری زۆر جار پەرتوکەکان یاخۆ ئەو یاسانەی هەیە بە زمانی عەرەبی بوو بەڵام ئێستا کارتۆ کارت لەوە کردووە کە بە زمانی کوردی هەبێت کۆمەڵە لەو یاسانە ئەمە تا چەند کارئاسانی بۆ ئێمە هاوڵاتیەکە هەم لە دادگاکان هەم لەو شوێنانەی کە بەپێی یاساکاری لەگەڵەکرێ هەم لەوەی کە تۆ فایلێکت پێە هۆشیاریت هەبێ بەرامبەری کە چۆن مامەڵە لەگەڵم بابەتەیەکێ تا چیتە ئەو شوێنەی کەمە بەستە لە ناو دادگاکانە ئەمە تا چەند کار ئاسانی و بە شوەیەکی گشتیش ئەتوانین ئێمە بە زمانی کوردی جارێکتر بە باشی بەکاربێنین لە بواری یاسای بەڵێ یەکێ لە کار ئاسانیەکان ئەمەی بەڕێزە ئێستا ئەیکەی ئەوەیە خەڵکی پێ ئەناسێن ئەڵە شتێکی وا هەیە یاسایەکی وا هەیە لە کۆلێژی یاسا زانکۆی سلێمانی مامۆستای وای لێە لە کوردستانە مامۆستای وای لێە خەریکی ئەم بوارانن هەر لەسەر یاسانە لە هەموو بوارەکان
کتێبەکان هێنن زمانەوانی بۆکەن مەسەلەن تەرجمەیەکە لە عەرەبی لە ئینگلیزی بۆ کوردی بە هاوڵاتی استیفادەی لێ بکە. ئێمە لە خوێندکارمان هەیە خوێندکاری کۆلێژەکان ئەگەر سەرچاوە بە زمانی کوردی بێ ئاسانترە و زیاتر و باشتر تێئەگا حەزی لە خوێندن زیاترە چونکە ئەگەر بە زمانی کە بێ بەڵێ نەوعا هابا بڵێ قورساییەکی لەسەر دروستە بێ زمان نازانێ هەتا فێرە بێ یان قورسە یان معناکەی بەغەڵەت تێئەگایان بە شوێ یەکێ لەو زمانانەی کە کێشەی تایە زمانی عەرەبیە زمانی عەرەبی زۆر فراوانە یعنی بە وشەیەک احتیمالە معناکەی شتێکی کایاتەوە شتێک ئاەتەوە حتا تەنانەت لە وەرگێڕانە زۆر مەترسیدارە ئەو مۆزوعانە خاصەتەن زمانی یاسایەکی کە لە زمانە قورسەکان ئێمە دایمە بە عەرەبی ئەڵێن ئەسەهل الممتەنع ئاسانە بەڵام لە جێبەجێکردنە سەیرەکەی قورسە ترسی تیا غەڵەت قبول ناکات چکە مافەکە ئەڕوا کە مافەکە ئەڕوا ئەوە بێ بۆیە ئێمە لەلایەکەوە خوێندکارمان هەیە لەلایەکەوە دادگامان هەیە دادوەرەکانمان هەیە ئەوانەی دەوروپشتی دادوەرەکان کە لەگەڵیانە ئیشەکەن فەرمانبەر بنیان دیایعام بێ و ئەوانە مۆزفەکانی دادگان ئەمانش ئاگادار هەندێک کەسی کەش هەیە حەزی لە زانیاریە حەزی لە فێربوونە خۆی حەزەکات شت فێر بێ سوڵتەی چوارەممان هەیە ئیعلاممان هەیە ئەوانیش حەزەکەن شت بزانن یەکێ لەوانە مەسەن جەنابە حەزەکەی مافی خۆت بزانی ئەگەر تۆ مەسەن لە با بڵێن دەستگایەکی میدیابی سەر بە جیهەتێکی ئەژنەبی بێ یان سەربەی خۆمان بێ کەسێکی ئەوە هێنیان ئەکتەرێکە یان هاوبەشە ئەکتەرێکە گۆرانیەکە کات دروستەکە لەگەڵ کەسێکە بە هاوبەش هەبووە لە کوردستانە هەبووە ئەمانە ئەگەر مافیان لێدرا مافیان خورا بە چی یاسایەک هەموویمان باس کردووە ئێمە یاسای عێراقمان هەیە مەسەن حمایە حەقی مؤلفەکە ژمارە 3 ساڵی 1970 وی هەرێمی کوردستانیشمان هەیە لە ساڵی 2012 کە لە مادەی 6 تحدیدەن ژمارە حەڤەیە هەرێمی کوردستان باسی ئەو مافانەکە واتە کێ ئەوەی حەزەکە شت بزانێ خوێندکارە ئەوانەی پیشەیانە هەندێکی کەس هەیە لە دەور و پشتی ئەوان کەس و کاری خۆتە لە ماڵەوە کە باسیەکەی ئەمانەی تر با بڵێن زانیاریە بێ وشیارەیەکی یاسایی بۆ دروستە بێ زۆر باشە دکتۆر کەواتە چی وای کردووە کە ئەم کتێبە لە ئێستا وەکو بەشێک بێت لە پرۆگرامی خوێندنی کۆلێژی یاسا بەڵێ کتێبە کۆنەکان ئێمە تەمەەن بەدەست خوایە کتێبەکان لە کۆنەوە کە دانراوە ئەوەی من بزانم یعنی ئەبدەیتی زانیاریەکان لە دەولی خاسە بەڕەحمەت بێ دکتۆر غالب و حەسەن هەداوی بوون ئەمانە چاپی ئەخیری ساڵی 82 بووە بەڵام زانیارەکانی کۆن بوو ساڵی 60ەکان بووە ژیان بەرەو پێشەوەڕە گۆڕانکاری تیاکرێت گرێبەستەکان ئەگۆڕێت هاوسەرگیریەکان هەمووی ژیان ئەگۆڕێ واتە ئەبێ زانیاری تازە دانی ئەمە لە لایەکەوە لایەکەشەوە ئەو خەڵکی کێ ئەی خوێنێ کێن زمانیان کوێنەریە لە چ دەڤەرێک ئەخوێنرێت فراوانی کرا لە هەموو بوارەکانە ئیزەن لێرە من ئەبێت تەکنەلۆژیا دەوری بینی ئێستا ئەولەمە پێشتر هاتبوو ئێستا تۆ بزانت بە شێوەیەکی زۆر ئاراستەیەکی زۆر فراوانە ڕۆشتووە تۆی زانیارەکان یاساکان ڕاست نەکراوەتەوە یان ئەگەر ڕاستکرابێتەوە نیتە مەجبوری هەمووی کۆکەیتەوەی دانە باسێکی هەرێمی کوردستان مەسەن یاسای خۆی هەیە مەسەن هەرێمی کوردستان لە هەندێک بوارە یاسای عێراق جێبەجێ ناکە تازە مەسەن یاسایەکی کۆن جێبەجێگە یان یاسا تازەکە جێبەجێگە کۆنەکە جێبەجێ ناکە ئێمە ئاگاداری هەندشتی بۆیە هەموویمان کۆ کردەوە با بڵێن پاکنووس کرایەوە یاسا بە یاساکان کە پەیوەندی بە مامەڵەکردنی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیەوە هەموویمان کۆکردەوە کردمان بە کوردی با خوێندکاری خۆمان استیفادەی لێ بکە و خۆمان بە کوردی شەرحەکەین بە عەرەبیشەوە نییە شەرحی نەکەین بە هەردوو زمانەکە ئەیڵێن هەموومان تەقریبەن کەواتە دکتۆر تایبەتمەندی ئەم کتێبانەش بۆ کتێبخانەی کوردی تا چەند گرنگە بۆ نمونە زۆر جار هەمیشە و تومانە ئەگەر بوونی ئەم کتێبانە هەبێ هاوڵاتی بخوێنێتەوە ڕەچاوی یاسا باشترەکات نەوەکو بەرکەوتنی هەبێکەی شتێک نەزانێت ئەمە تا چەند گرنگە بەڵێ ئێستا جگە لە خوێندکاری یاسا هەموو بە زمانێکی ئاسان کراوە کتێبەکە حتا وەرگێڕانیشی بە زمانێکی
ئاسان کراوە ینی بە ئاسانی لی تێگەی نمونەی زۆرتیایە بۆ وەک سەرچاوەیەک بۆ خوێندنی باڵا زۆر گرنگە خوێندکاری خوێندنی باڵا استیفادەی لەکان نەک لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق و دەرەوەی عێراقیش هەر ئەوە نییە چکە نردومانە بۆ هەندێ جێگایەکی لەوانە بۆ قاهیرە من نردومە بۆ مصر نردومە بۆ سەرۆکی بەشی یاسای نێودەوڵی تایبەت لە جامیعی قاهیرە دکتۆر محەممەد عەبدولمنعمە دەستخۆشی لێ کردوین و توێتی من ئەمانەمان نییە لە ڕووی یاسای خۆمان بەراورد یەکەین چۆن ئەوان بۆ ئێمەی نێرن ئێمەش ئاوها خوێندکاری منە ئەو لایەنەی پەیوەندیدان خوێندکاری خوێندنی باڵایە استیفادەی لێکە چکە یاسا بە تایبەتی ئێمە یاسا دوو بەشمان هەیە ئێمە دوو لە قەبا بڵین عام و خاصە خاصەکە وردەکاری زۆر زۆرە یعنی قوڵایی ئەوێت ئەمە ئامەکە بەو شێوەیە نییە یعنی ئەوانە بۆیە زۆر وردەکاری چیشە مافەکانە مافەکانی شەمێت دێتەوە دکتۆر باسی هوەرێک گۆرانی باسی هەموو تاکەکانەکە چیت ئەوێ باسکراوە لە بچووکترین شتەوە کە مرۆڤێکە کە لە دایک ئەبێ مافی چۆن بۆ دروستە بێ هەتا کۆچەکە و دوای ئەوەش میراتی وەسیەتنا چیت ئەوێ گرێبەستی نێودەوڵەتی مافی هەموو مافەکان هەموو ماف باشە کاتە دکتۆر لەم کتێبە باز لە یاسای بڵاوکردنەوە و ڕاگەیاندن و ئەم بابەتانە کراوە ئەگەر کراوە پێمان بڵێ چۆن باسی دوو نمونەت هەیە لەسەر ئاستی عێراق و خۆمان بینە قانونی عێراقەکە کە کۆنترەی ساڵی هەفتاویە کە حقوقی مؤلفی پێڵێن ژمارە 3 بوو ئەویان لە مادەی 49 ئەڵێ هەر هاوڵاتیەکی عێراقی ئەگەر هاتوو بەرهەمێکی هوەری هێنا ئیتر تابلۆیەکی دروست کردووە لە ئیعلام بێت ئەکتەر بێ گۆرانی بێژ بێت هەر شتێک بێت کە هاوڵاتی عێراقی بێت چ بەرهەمەکەی لە ناو عێراقا یەکەم جار بڵاوە چ لە ناو عێراقا چ لە دەرەوە عێراق تەنها یاسای عێراقی جێبەجێکرێ واتە دەسەڵاتی دابەکێ بە دادگای خۆمان فراوانی کرد دەسەڵاتی یا بە دادوەرەکەی خۆم چکە شارەزای یاسای خۆمە تۆ حەق حەزت لە کام یاسایە ئەوەی وڵاتی خۆت شارەزای ئەزانی چۆن مافەکان بە تەواوی بۆ تێتەوە تا ڕادەیەک ئەمما ئەگەر یاسایەکی ئەژنەبی بێ شارەزانی دادوەری من شارەزانیە وەرەو لەوەشە مادەی سیم هەیە لە قانونی مەدەنی شارستانی عێراقی ئەڵێ ئەتوانین ئەو بنەمایانە جێبەجێ بکەین کە لەسەر ئاستی جیهانە زیاتر بڵاو کراوەتەوە دادوەری من ئەتوانێت استیفادەی لێ بکە ئەمەش هەیە هەر لە یاسای خۆمانە ئەی کەش ئەڵێ ئەگەر عێراقی بێ لە دەرەوەی عێراقیش هاوڵاتیم بێ لە دەرەوەی عێراق یەکەم جار بەرهەمەکەی بڵاو کاتەوە هەر یاسای عێراقیە وەرە بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستانی بە هەمان شێوە لە ساڵی 2012 ئەم یاسایی دانا بڵاوی کردەوە لە مادەی 6 یەت باسەکە ئەڵێ هاوڵاتی هەرێم ئەگەر دانیشتووی هەرێم بێ ئەگەر دەرەوەی هەرێم بێ مادام هاوڵاتی هەرێمە یەکەم جار بەرهەمی بڵاو کاتەوە یاسای خۆمە ئەگەر هاتوو بە هاوبەشیش لەگەڵ یەکێکە داینا یاسای خۆمە ئەگەر بیانی بێ دانیشتوو بێ لێرە لە هەرێمە ئەم شتەی بڵاو کردەوە یاسای خۆمانە تەنانە زیاتریش ڕۆژەوەتی ئەگەر بیانیش بێت بە ڕەشاوکردنی پەیماننامە نێودەوڵاتیەکانیشی کردووە ئەمە هەرێمی کوردستان واتە مافی یاوە بە تۆ شکە زۆر جار هەیە سیرەکەی کەسەکە نازانێ ئێمە لە قانونە ئەڵین ئەجەهل و بالقانون لا يعد عذرا بەڵێ بۆ کەسی بیانی کێتەوە 7 ڕۆژی بۆ داناوە بەس کەمە ئەو مدەیە یاسا بزانێت یەر لەگەڵ جەناب تا بەرهەمێکی هەیە دوای سێرەکەی حەقەکەت خوراوە یان حەقەکەت لێدراوە باشە تۆ چۆن ئەیگەڕێنی تۆ یاسام هەیە بە تەواوی بە وازحی باسی کردو هەمووی هەمان هەڵوەشانەوەتەوە تەنها لە هەموو شتێکە لە هەموو شتێک قەرزە نازام چی هەمووی زۆر باش دکتۆر کەواتە بە پێی وتەکانی بەڕێزت و ئەمانەشی کە لای ئێمە دانراوە ئەمانە هەمووی سەرچاوی زۆر گرنگن لەوانەیە کۆمەڵی خوێرکان بۆ ئەم سەرچاوانە زۆر بگەڕێن لە ناوەندە ئەکادیمیەکانی خۆمانە لە زانکۆی سلەیمانی و بعد بۆ نمونە پێێنینەوە کە ناوەندێکە وەکو دارەکە لەقەکانی لێبێتەوە بۆ هەموو کۆمەڵگا تا چەند گرنگە ئەمە لە سیستەمی خوێندنا کاری پێ بکرێت
کە تۆ هاتیتە سەر بەرهەمێکی سادە لێەوە یاسای خۆ و مافی خۆی هەبێ ئەی بۆ مافە گەورەکانیش کە خوێنکار ئەتوانێت لەمە زیاتر دەوڵەمەند بێ نەگەڕێ بە دوای سەرچاوی کە زمانێکی جیاوازتر بێ بە کوردی لە بەردەسیاتی ئەمە چەند گرنگە وڵاهی ئیتر هەریەک مەسەن ئیشی خۆی ئەزانێت چۆن دروستی کردووە ئەکەوێتە بابی مەدحەوە و ئەوە من ئەوە لەلایەکدایانێم حەز ناکەم خوێنەر ئەوانەی لە یاسای ئیشەکە کە ئەی خوێنێ ئەزانێت چی نووسراوە چۆنە و سەرچاوەکانی لە سەرچاوەیەک هاتووە و ئەزمموی شخصەکە لەم بوارە چەند ئەزمون هەیە خاوەن تەجروبەی لەم بوارانەیە چەند ئەزمون هەبێ ئێماڵین کەمە زیاتر ئەبێ خبرەت هەیە مشکلی یەکێ لە بابەتەکانی یاسا بە عام و ئەم بابەتە مامۆستای کەمە چکە بوارێکی قورسە 6 حەڵقەیە ئێمە دائیمەن پێڵین دوو کتێبە تەواوکەریەکن ئەبێ زۆر ئیشی تیا بکەی هەتا هەموو بوارێک ئەبێ زۆر ئیشی تیا بکەی ئەبێ لێ کۆڵینەوەی تیا بکەی هەتا فێرەبی و هەتا هەڵەکانە ئەگریتەوە بەس لە یاسایە بە تایبەت ئەم بابەتە ئەمە تەواوکەری بابەتیش یاسای شارستانیە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی نێودەوڵەتی من دوو یاسای نێودەوڵەتی گشتی هەیە ئەمە ئەوە نییە ئەمە یاسای نێودەوڵەتی تایبەتە گشتیەکە دەوڵەتەکان و ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئەگرێ ئەمە ئەمەیانوانی ئەمە بەس مامەڵەیە معاملاتی هاوڵاتی ئەچیتە دەرەوە ئەچی بۆ گەشت یەیتەوە ئیشێکەکەی لە هەموو شتێک ئەمەیە مشکلەکەی من مافەکانە مافەکانیش لەم یاسایە بەڕەڵای ناکەم بەردەزاری نابێت بە هیچ شێوەیەک یعنی ئەڵێ ئەبێ حەقەکە بیتەوە بە خاوەنەکەی بە چ ڕێگای ئەبێ بیگەینێتە دەست خاوەنەکەی ئەمێ مشکلەی ئەم یاسایە بۆیە چەند ئێمە ئیشی تیا بکەین کەمە خەڵکی شارەزای تیا دروست بێ ئەڵێن کەمە بۆ مافەکانە بەعزە جار مافی خۆت وەرەگریتەوە و سێرەکەی دڵێ ئەڵێ بە تەواوی وەرم نەگرتۆتەوە مافەکەی خۆم مافیش کە بە زووترین کات وەرە نەگرتەوە و کاتی تێکەوت دیتر مرۆڤ بێزارە بەجێڵێ باش دکتۆر نەگەڕێمەوە سەر یاسای پێشووتر یاسای سەبارەت بە گۆرانی میوزیک و ئەم بابەتانە بابی بەسمەوە بە پرۆگرامەکەی خۆشمانەوە زۆر کاتر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پارچە میوزیکە بیانەکان بۆ نمونە ئەژەنرێتەوە گۆرانی بۆ نمونە هونەرمەندە بیانەکان بوترێتەوە ئەمانە دواتر چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێ بەپێی یاسانێ و دەوڵەتەکان مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە کریان دیسان ئەمەش هەر یاسا عێراقەکە ئەیانگرێتەوە بۆ بە تایبەتتر کۆپیڕایتکە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە تۆ دایانێڵێمە کۆپیڕایتە تۆ بۆ نیە بۆ نمونە داینیتەوە لێرە ئەمان چۆنە ئێمە لە ناکۆکیەکانە سێ شەرتی سەرەکیمان هەیە لە شەرتەکانە باسی ڕەگەزە سەرەکیەکانەکە کە بە عەرەبی بڵێ عناسری علاقە قانونی پەیوەندی یاسایەکە ئەو پەیوەندی یاسایەکە لەگەڵ ئەم شخصەیە ئەم دوو کەسە چۆن دروست بووە ئێمەین ئەڵێن مۆزوعەکە فەنێکە هونەرێکە ئەکتەرە گۆرانیە یان کۆپڵەیەکە یان بزانیتر چۆن ڕێککەوتن لەسەری گرێ بەستەکەن لە بینی خۆیانە ئەو گرێ بەستە مەرجەکانی چییە ئەنجا ئەمە لەلایەکە شەوەین سەیری ڕەگەزەکانەکەین ڕەگەزەکان ئەڵێ چی ئەڵێ ئەشخاص تاکەکان ئەم دوو لایەنە کەسی بیانی تایەیان نە لایەنێکی هاوڵاتیە لایەنێکی بیانیە واتە بوو بە گرێبەستێکی نێودەوڵەتی صفەتی نێودەوڵەتی وەرگرت یەکسەر صفەتی واتە گەربیانێکی تیا بە یەکسەرە بە صفەتی نێودەوڵەتی وەرگرت کە صفەتی نێودەوڵەتی وەرگرت ئەو کابرایە ئەفو بڵێم لایەنی دووەم احتیمالە بڵێ من بە یاسای خۆم و ئەم شارەزانیە واوە ئیتر هەموو شتێ لەم دنیای هەیە ئەوە نەماوە وەکو جاران بڵێ سیقەکە بەو شێوەی نا ئەمە گرێبەستەکەیە یان مەرجێکی تیادانێت تۆ شارەزای ئەو مەرجەنی ئەی باشە چۆن لای من ئەم گرێبەستە چی بکەم لەسەری ئێمە هەمانە لە یاسا لە التیزاماتی تەعاقدی مادەی 25 مەدەنیم هەیە مافی تۆ شتێکی کەشم هەیە مەسەن ئەوانەی یاسا شارەزان دقێکی گشتیم هەیە و دقێکی تایبەت دقی تایبەت دقە گشتێکە بەستێتەوە تۆ بە دقە گشتەکە ئیشەکەی دڵ خۆشە بەس لێرە یاسێرەکەی یاسایەکی تایبەتمان هەیە قانونی ئیعلامم هەیە قانونی ئیعلام بەرامبەر یاسایی مەدەنی قانونی ئیعلام دقەکەی تایبەتە یاسا گشتەکەی دقە گشتێکە با بە شێوەیەکی ڕاستم ئەبەستێتەوە من بە قانونی ئیعلام مامەڵەت لەگەڵەکەم دوایی ئەم گرێبەستەکەی تۆ چۆن کراوە ئایا
چەندی بەرژەوەندی تێدایە و تۆ چەند لە چەند مافی خۆتدا تەنازولی کردووە کەواژوو کردووە ئەو گرێبەستە یەم بۆوانە مامەڵت لەگەڵەکەم بەس ئەوەی خۆشبەختانەیە هەرێمی کوردستان و عێراق یاسای تایبەتی داناوە لەسەر مافی حقوقی مؤلف قانونی ئیعلامیشمان هەیە ئیتر بەوانە ئێمە ئیشەکەین ئەمێنێتەوە چی بزانین ئایا لەلایەکەوە کەم و کوڕی لەکوێ هەیە تر ئەمێنێتەوە زیرەکەی دادگا لەکوێ داخل بێ ئەو مافە بە شێوەی کە ڕاستکاتەوە. دکتۆر بە پێوی کاتی کە ماومانە من پرسیارێکم مابوو لەسەر بابەتی وەرجێڕان باش زۆر جار لە وەرجێڕانە کۆمەڵە پێوەەر هەیە بۆ نمونە لە زمانێکی جیاوازەوە بۆ سەر ئەو زمانی کە زمانی دایکی خۆمانە تا چەند وشە وشە سازی پێویستە کاری لەسەر بکرێ تا چەند گرنگە ئەم بە تایبەتێمە کتێبەکە ڕۆمانێک نیەمە ڕۆمانێکە توانی فەنتازیای تیا بکەیت بە پێی زمانەکەی خۆت بەڵام لە کتێبێکی یاسایی و قانونیە ئەو وشانە کۆمەڵی دەستەواژە هەیە کۆمەڵی واتە بەخشێ تا چەند پێویستە ئەو وەرجێڕە واتایە کەڵبژێرێ کە من و خوێندکارێک و کەسێکی کەش لێ تێ بکات ئەمە چەند گرنگ باشە ئەمە ئەبێ کێ هاوکارمان بێ بەشی زمانی کوردی بەشی وەرگێڕان خۆیان شارەزایان هەیە زمانی یاسا لەسەر ئاستی جیهانە زۆر قورسە بە کاملی قورسە ئێستا ئەمە وشەی ناکۆکی هەیە وشەی ململانەی یاساکان و ناکۆکی یاساکان کامەی ڕاسترە تۆ باش و باشترە هەیە من باشترەکەمەوێ ناکۆکی لە ڕووی وەرگێڕانەوە سێرەکەی ئاسانترە و واتاکەی بە تەواوی ئەگەیەنێ لە جیاتی بڵێ ململانێ ئەبێ من جیهەتێکم بۆ هەبێت زمانی یاسا و شەکانی یاسام هەمووی بۆ فەرهەنگێکی با بڵین قاموسێک هەبێت بۆ مستەلاحاتی یاسایی بۆمدان تا ئێستا نەمبووە ئەمێنێتەوە سەر زیرەکی ئەو کەسانەی کە تەرجمەیەکەن و کە وەرگێڕانی بۆ ئەکات لەگەڵ پسپۆڕەکە خۆی دانیشێ ئەو خۆشببختانە ئەوەیە کوردین و زمانی کوردیە زین زمانی عەربیش باشین یعنی تیاچکە خوێنمان هەمووی بە عەربی بووە گەیشتوینەتە نەتیجەیەکی زۆر باش من ناڵێم هەڵی تێدانە نەقەت شت نییە کامل بەس خوا کاملە هەڵی تێدایە هەموو شتێ هەڵی تایە بەیانی باشتر شتێکی تازەتریت ئەبێ دەستکاریکەی دایمە دەبێت زانیارەکان ئەبدەیت کرێتەوە ینی ئەمانەمان هەیە لە زمانیشا ئەو کێشەیەمان هەیە وشەکان بەعزێ جار وشەیەکی سەقەت ئەکەوێتە ناوی ئەو وشەیە معناکەی لە دەڤەرێ بۆ دەڤەر احتیمالە گۆڕانکاری بەس هەروەڵا بەڵێ دەستە خۆش بێت سپاس بۆ تاوی زانیاریەکانت زماندوو نەبی دەستە خۆش بێت دووبارە ئەم کتێبە و تەواوی کتێبەکانی کە زنجیرەیەک نەمووی تەواوکەر یەکترن هەم لەناوەندا ئاکادمیەکان وەکو زانکۆ سلێمانی کە بەڕێزشان مامۆستان لەوێ لە کۆلێژی یاسا خوێندکاران سوودی لێ بێن وەکو سەرچاوەیەکی گرنگ بەوانەشی لە بواری یاسایە کارەکەن بتوانێت جارێکی تر کۆمەڵی خاڵی ون هەیە توانن لە مایابی دۆستنەوە دووبارە دەستە خۆش بێت سپاس بۆ تۆ سەلامەت من سپاسانەکەم